چاکسازی لە موچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنی؟ بەمن وایە شتێکی زۆر باشە، بەڵام شەرتە هەموو لایەنێک بگرێتەوە، هەموو جێگایەک بگرێت، هەموو دام و دەستگاکانی حکوومەت بگرێتەوە. هەراوە ئینشاءڵڵا داوا لە حکوومەت بکەین کە بەزووترین کات ئەم چاکسازیە ئەنجام بدات، چونکە چارەسەری هەموو کێشەکان دەبێت. بەڕای من یەکێک لە هەنگاوە بوێر و باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە قۆناغی ئێستادا ئەوەیە کە چاکسازی بکات و لەسەروی هەمویان بڕینی بەشەپارەی زۆری کە بە هەدەر دەڕوات لە پارەی موچەی بنەڕەتی پلە تایبەتەکان و پۆستە باڵاکان لەبەرەوەی لە پێناو نیشاندانی لایەنی دادوەری کۆمەڵایەتی پێم باشە ئەو هەنگاوانە پەلەی لێ بکرێ و بە گورتر بخرێتە کار و زیاتر جدیەتی پێوە دیار بێ و بە پراکتیکی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم چاکسازیەکی ڕیشەی بکرێت بە نسبەت موچەی فەرمانبەران و موچەخۆران بەڕاستی شتەشی باش دەکاتن، دەستخۆشی لێ دەکەم. داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بۆ چاکسازی موچە مەعاشی تۆزە لە ئەندام پەرلەمان و ئەوانە کەمکەنەوە، چاکسازی بکەن بۆ ئەوانەیە کە مەسەلەن دەستکاری مەعاشی پێشمەرگە ئەوانە نەکەن.